ڕێکخراوی یاریزانی تێنسی کوردستان بە مەبەستی ئەنجامدانی زۆرترین چالاکی یاری تێنسی سەرزەوی خشتەیەک بۆ پاڵەوانێتەکانی ئامادە دەکات کە 7 پاڵەوانێتی لە سەرجەم ئاستەکان لە خۆی دەگرێت و لە شارە جیاوازەکانی کوردستان بەڕێوە دەچێت. ئێمە ئەم ساڵ ڕاستی زۆرترین پاڵەوانێتی دەکەین ئەگەر بێت و هیچ مشکلەیەک هیچ گرفتێکمان نێتە پێش بە تایبەتی مەسەڵەن گرفتی کۆرۆنا ئەگەر ئەو گرفتانە نێتە پێشمان ئینشاڵڵا ئەم ساڵ منهاجێکی زۆر باشمان داناوە پاڵەوانێتی زۆرترین پاڵەوانێتی ئەنجام دەدەین ئینشاڵڵا بۆ هەموو تەمەنەکانمان داناوە. یەکەم پاڵەوانێتیمان ئینشاڵڵا لە یەکی چار وەکو جەنابت دەزانی چەند ڕۆژ پێش ئێستا دوێنێ ئەعلانمان کرد کەوا لە یەکی چار یەکەم پاڵەوانێتیمان دەبی لە شاری دهۆک بە سپۆنسەری پەیمانگەی ڤیا وەرزشی بۆ پێشکەوتوانە بۆ کوڕان و کچان دەبی. بەڵێ پاشەوی لە شاری هەولێر لە هەشتی چار تەمەنەکانمان هەیە بەڵام لەوانەیە ئەم پاڵەوانێتی دوا بخرێ لەبەرەوەی کەوا زۆر نێزیکە لە دێرینەکانمان هەیە لە 22 چار لە مانجی ڕەمەزان ئینشاڵڵا لە شاری هەولێر دەبی سپۆنسەریشمان هەیە ئینشاڵڵا لە مانجی 5 گەورەترین پاڵەوانێتی دەبی لەسەر ئاستی عێراق لەگەڵ یەکێتی تێنیسی عێراق لەگەڵوان بەڕاستی بە گەورەترین پاڵەوانێتی دەکەینەوە لە شاری هەولێر و سپۆنسەریشمان ئامادەیە لە 3-6 بڕیارمان داوە لە شاری سلێمانی ئەنجامی بدەین و ئەو پاڵەوانێتیش بۆ پێشکەوتوانی کوڕان و دێرینەکان ئینشاڵڵا لەوانەیە مەسەڵەن هەندێک با بڵێن گۆڕانکاری بکرێت لە فیئەکان تەمەنەکان بەڵام ئەوە لە 3-6 لە شاری سلێمانی ئەوی شاری سپۆنسەر وەجیرایی ئینشاڵڵا ئەنجامی دەدەین بۆ جووتی کوڕان حتا ئێستا ئەم پاڵەوانێتی ئەنجام نەدراوە حەزمان لێیە مەسەڵەن هەر پێشترێ هەر بۆ دێرینەکان بووە جووت حەزمان لێیە ئەو جارە پێشکەوتوانیش مەسەڵەن پاڵەوانێتی جووت ئەنجام بدەن و لە مانجی نۆش ئینشاڵڵا ئەویش بۆ پێشکەوتوانە لە مانجنۆ ینی داوامان کرد لە شارەکان هەر شارێک حەزی لێبێت یان سپۆنسەر وەربگرێت لەو شارە ئەنجامی دەدەین.